پێویستە هاوکاری فەلاح بکە بە هەموو شێوەیەک لەبەرەوەی فەلاح پێویستی بە شتوکاڵە پێویستی بە یارمەتیە کە حکومەت یارمەتی بدات بۆ ئەوەی شتوکاڵ بەرەو پێشەوە بەرین. حکومەت زیاتر پشت بە بەرهەمی ناوخۆ ببەستێ باشترێکە لەوەی کە ئێمە پشت بە بەرهەمی بێگانە بەستین لە ئێران و لە تورکیاوە ئەشیای خواردنمان بۆ بێت. ئێمە وەکو گەنجەکان پێویستە خۆمان پشت بە خۆمان بەستین تەنیا پشت بە حکومەت نەبەستین بۆ نمونە کەرتی کشتووە بەرەو پێش بین هەوڵ دەین بە خۆمان ئەو ئیشانەی کە مەسەرەن پێمان دەکرێت هەوڵ دەین بە خۆمان پشت بە خۆمان بەستین و کارەکانی خۆمان جێبەجێ بکەین چکم هەر ئەوە نییە لە زۆر وڵاتان کەرتی تایبەت زیاتر جێگای حکومەتی کردیتەوە پێویستە بە خۆمان پشت بە خۆمان بەستین و پشت بە بەرهەمی ناوەخۆ بەستین چکم وڵاتێکی پێشکەوتوینە و حاکەمەوە بێتەوە هەموو شتێکمان هەیە. باشتر خۆشتر ئەوەیە کە خۆمان پێداویستەکانمان دابین بکەین لەجار ئەوەی کە بەس چاومان لە جەماعەتی دەرەوە بێ کە یارمەتیمادەن بە خۆمان یارمەتی خۆمان کرد. پێویستە هەموو گەنجێک هەموو تاکێکی کورد پشت بە خۆی ببەستێت و پشت بە بەرهەمی ناوخۆی ببەستین نەوەک بەرهەمی دەرەوەی هەرێمی کوردستان. پێویستە سنوورەکان دابخرێن بۆ ئەوەی هیچ بەرهەمێکی دەرەکی نێتە ناوخۆی کوردستان. با هەوڵ بدەین هەمومان پێکەوە هەموو بەرهەمێکمان ئی خۆمان بێتن نەک ئی دەرەوەی کوردستان بێت. زۆر سوپاس دەکەم.